بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت کاک بەرزانجان بەر لە وەرگرتنی ناوبڕەکە من پرسیارم لەسەر تێکچوونی پەیوەندی نێوان دۆستایەتی نێوان هەردوو خاڵی خۆش بۆ حاجی براهیمی چرمەگا و مەلام سەفای بارزانی کرد لەو بارودۆخەیە. تووتت هۆکارەکە ئەوە بوو کە بە جۆرێک لە جۆرەکان سکرائی سیاسی و فکری بوو بۆی کە حاجی براهیمی چرمەگا پاڵی بە پشتیوانی لە باڵی مەکتەبی سیاسی کرد و ئەمەش جۆرێک لە ناڕازایی لای خاڵی خۆش و بارزانی دروست کردو. بەڵام بارزانی لەو کۆنگرەی پارتیا کاتێکە هەندێک لەو کەسایەتیانە بانکا بۆ محاسبەکردن باس لە خیانەتی حاجی براهیمی چرمەگا ئاکا بەوەی کە ئەم پیاوە کەلوپەل و خۆراکی شۆڕش و پێشمەرگەی بەکارهێناوە. ئەم قسەیە تا چەند جێخۆیەتی ئایا حاجی براهیم هیچ شتێکی لەو جۆری بەکارهێناوە گەر بکرێت بە وردی باسی ئەو بارودۆخە بکەیت؟ وەڵا کاک فەیسەڵ پێم خۆشە ئەو پرسیارە لەبەرەوەی کە بۆ مێژوڕوونی کەینەوە ڕاستی زۆر شتەیەکە ڕوون نییە. من ئیشارەتم پێداوتم حاجی براهیم پێویستی بە مەسایدی پارە و سەربەت نەبووە لەبەرەوەی کە وەکوی خۆی کە خودی بارزانی لە کۆبوونەوەکە ئیشارەت بە توانەوەی بکانێتی حاجی براهیم و قەرەبوویەکات و قبوڵیشی ناکا. حاجی براهیم پێویستی بەوە نەبووە. بەڵام مەکو باسم کرد ئەوە هۆکارێک بۆ کاری کۆم دەست بوو لە مۆزوعەکە خەڵکی تر هەبووەوە بەڵێ ڕاستەوای بە حاجی براهیم تۆ بەڵام خۆ حاجی براهیمیش ڕەدیە بوو. ئەوان زیاتر باسییان لەسەر ئەوە بوو کە ئەو پێداویستیانی لە حکومەتی لە کاتی اتفاقیەکە کرابوو هاتبوو حاجی براهیم کۆمەڵە شتات بوو تەوزیعی کردبوو بەسەر خەڵک. وەکو چی وەکو ئارد هاتبوو ئاردەکان تەوزیع کرد بوو دابیان بە خەڵک و ئەوانە دیارە ئەوان لەوە دڵگران ببوون. ئەویش هەر مەسەلەیەکی سیاسی لە پشتەوە بوو و زیاتر خەڵکی تر لە دانیشتەکە وەکو عەزیزە قراوی ئەوە دەوری خراپی بینی لە تێکچوونی لەگەڵ دەوری تێکچوونی بینی لەگەڵ حاجی براهیم و مەلام سەفا. هەتا لێ باوکم زۆر بە خراپ جوابی هاتەوە ئەڵێ تۆ بۆت نییە قسە بکەی و ئێمە تۆ پیاوێکی زابتێک بوویت. من تۆم هێنایە دەرەوە لەبەرەوەی کە بۆی شۆڕشەکە کە هەیە ئێمە خەڵکی زابت و خەڵکی ئەو خەڵکانەمان لەگەڵا بێ. زۆر بەتونی جوابی هاتەوە. ئەوە دەواازەی یەکەمە بێ بۆ تێکچوونی بینی حاجی براهیم و مەلام سەفا. باشە زۆر باشە. ئیدی لە ڕووی سیاسیەوە حاجی براهیمی چرمەگا پشتیوانی و هاوکاری و دەسەبەری یارمەتیدانی شۆڕشی نوێیەکات. چۆنێتی ڕۆڵ و یارمەتیدانی حاجی براهیم بۆ شۆڕشی نوێ و برادرانی باڵی مەکتەبی سیاسی چۆن بوو؟ چۆن ینی چۆن دەستی پێکردیانی لە چۆ دەستی پێکرد کاتێک کە مامجلال لە دوای شەڕی دەربەنی بازیان لە چەمی ڕێزان مەڵبەندانەیە پێم وا بێ برایەکی حاجی براهیم کە مەجید ڕۆستەمەکات هاوکاریکی تاوی شۆڕشین و برادرانی باڵی مەکتەبی سیاسیەکە چۆنی ئەو هاوکاری دەستی پێکرد و ڕۆڵی باوکە چی بوو لەو ڕۆژگار؟ ڕۆڵی باوکم ئەوە بوو کە ئەوانە هاتەنم قەڕیان کردەوە و لە چەمی ڕێزان و جنابی مامجلال کە لێ سەرپەرشتی ئەو هێزەی کردووە وەک باسم کرد ئێمە عەشیرەتەکەی ئێمە بە هەمووی بەشداری کردووە. لەوانە کە تۆ باسی مەجید ڕۆستەمەکەی من باسم کرد. مەجید ڕۆستەم بووە بەڕەحمەت بێ عەبدوڵای مەلا ساڵح بووە، ئەحمەد عەبدوڵا بووە، کاک فەتاح بووە، لە ئەمانە هەموو لە عەشیرەتی بڵین چوار تایەفی ئێمە بوون. هەموویان لەگەڵ خودی مامجلالا بوون. بەڵام مەجید ڕۆستەم دیار بووە، ڕاستە دیارتر بوو، پیاوێک بووە لە شەڕەکانە لە شتەکانە دیارتر بووەوە ڕاستە. بە هەموو هێزێکیانەوە پشتیوانیان لە مامجلال کردووە. بۆ پێشتر باسم کرد وەسەلەی حاجی براهیم ئەوان حاجی براهیم چی وت بێ ڕەتیان نەکردوێتەوە. مەبەستم ئەوە نییە کاک بەرزان، مەبەستم ئەوەیە چۆنێتی هاوکاریکردنی باوکت لەو ڕۆژگارەیە بۆ شۆڕشی نوێ تەبەن لە سەرەتای جابوونەوەی باڵی مەکتەبی سیاسیە مامجلال و برای محمەد و حلمی عەلی شەریف و ئەم هاوڕێیانە کە باڵی مەکتەبی سیاسی لە بەردۆخێکی نالەبارە ئاژین، هەم حکومەتی عێراقی بەدوایان ناگەڕێ هەم پارتی بەدوایان ناگەڕێ. لەم بارودۆخەیە باس لە حیکایەتێکرێ لە ئەشکەوتی تۆ ناوەکەین بیرخەرەوە لەوێ مامجلال و هاوڕێکانی ژیرە خۆن ئەوە دواترە ئەشکەوتی گەپەکۆن چۆن لەوێ کاک فەیسڵ ئەوە زۆر دواترە چۆن بۆ مێژوو تۆ باسی تۆ ئێستاکەوت بردەوە بۆ من باسی جیابوونەوەی باڵی مەکتەبی سیاسیەکەم باسی بارودۆخی ئەو کاتی ئەوە کاتێکە کە حەزبیان پەیوەندی کردو بە حکومەتی عێراقیەوە. ئەو کاتی کە من باسی یەکەم کە سەردەمی باسی ڕانیاکە هێشتا حەزبیان پەیوەندی نەکردووە بە حکومەتی عێراق هێشتا جیابوونەوەکە تەواو ڕووی نەداوە.
جیابوونەکەت ڕووی داوە بەڵام ئەو ڕوودا ڕووی نەداوە کە برادرانی باڵی مەکتەبی سیاسی کە بڕۆنە ئێران و بچنە حەمەدان. بەڵێ من بەسم دوای جیابوونەخۆ دوای ئەوەی کە ئەو برادرانە لە ئەشکەوتی گەبەکۆن گیرە خۆن چۆن دەربازەکرێن ئەوانە تاکە چینەوە بۆ دواتر دوای تێکچوونی حاجی برایم لەگەڵ بەرزانی و گەڕانەوەی بۆ سووری خۆمان و جارێکی تر ئەو شقاقەکە وردە زیاتر پەری سند و برادرانی باڵی مەکتەبی سیاسی چوونە ئێران ئەوە بوو کە بە دوای چەند ساتێک ئەوە بوو وەختێک حاجی برایم چەرمەگایان بان کرد بۆ زێویە لەوێ دەست بەسەریان کرد تاریخ لازم تاریخ لەوێ گرتی دیار بۆ دەستێک گوشکی خۆ دەرکە و دوایی لازم تاریخ خۆی پیایم مخابراتی عێراقی حاجی برایم چەرمەگا لەیان برادرانی پارتیەوە سەریان کرد وەکو پێشتر باسم کرد عیزەقراوی دەوری خراپی بوونی لەوێژ ویستی بێت بۆ منتیقەی زەوی لەوێ باوکم بێنە ئیتر باوکم پێشەوەی عیزەقراوی بگاتەوێ بە زەختی خزمانی ئێمە کۆک باسم کرد کە ئێمە هێزێکی گەورە بووین ئەوان ناتوانانی باوکم بهێڵنەوە حەجبیان بەرەڵا کرد کە حەجبیان بەرەڵا کرد ئەمە وەسعێک بوو کە دروست بوو ئەمەش بۆشایەکی دروست کردەوە ئەو بۆشایە دروست بوو حکومەتی عێراقی وەزەکەی قوستەوە خۆ ئەم لێدانش کە لێدان لە عەشایرەکان درا خۆ تەنیا حاجی برایم نەبوو لەو سەردەما کەوتنە ژیانی کۆمەڵی عەشایر و کەوتنە لەدانی عەشایرەکان بۆ دوورخستنەوە لەوەی بۆەوەی تاکە دەسەڵات وەرگیرێت لە مەسەلەی شۆڕشە وەزەکان بوو بە دووسێ پارچەوە یەکێ لەوانە حاجی برایمیش بەرەو حەملەیەکەوە ئەجینا منطق نییە حاجی برایمێک بە پارەی خۆی بە سەروەتی خۆی بە کەسی خۆی بە هەموو توانا و خزم و عەشرەتیەوە بێتە مەیدان و بۆ خەبات و بۆ شۆڕش و بۆ حەجی شارشین شۆڕش لە پێناوی کووردا حاجی برایمێک بە ئاسانی پاڵباتە پاڵ حکومەتی عێراقی حاجی برایم و بۆ مێژوو حاجی برایم بە ناچاری پەیوەندی کرد بە حکومەتی عێراق. باشە ئەگەر ئەم پیاوە ناچار بوو لە ڕۆژاری خۆیان بۆچی لەگەڵ باڵی مەکتەبی سیاسییان نەچوو بۆ ئێران بۆ لەگەڵ مام جەلال و برایم ئەحمەدوانە نەچوو ئێران ئەخر باوکم وەکو کاری سیاسی ئیشی سیاسی نەبوو وەکو بەڵام تۆ پاڵپشتی لە پاڵپشت جیایە کاری سیاسی جیایە چۆن پاڵپشت حاجبیان پشتیوانی دیەکردن نەک حاجبیان بەشێک بەلەوەی ئام بەتالوێنێ بێ یا سەرلقێ بێشتێ بێ حاجبیان وەکو عەشایر پشتیوانی دیەکردن و وەکو شخصی مام جەلالیشی خۆشەویست ئەیکەواتە مەلام سەفا لە پێناوی چییە پارتی لە پێناوی چییە دێن حاجی برایان دەست بەسەرەکەن و بە خیانەتکار ناوێ بن ئەوان وەکو پێشتر باسم کرد ئەوان وایان ئەزانی کە حاجبیان پشتیوانی لە باڵی مەکتەبی سیاسیەکە وەکو پێشتر باسم کرد ئێمە هەموو خزم و کەسوکاری ئێمە لەگەڵ جنابی مام جەلالە بە شایەتی خودی جەنابی مام جەلالی ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوان وایان ئەزانی کە ئەمانە هەموو بە هەموو توانان پشتیوانی لە مام جەلالەکەن خۆ ئەگەر واژ بوو بێ ئەگەر واژ نەبوو بێ ئەمانە پێشمەرگە بوون ئەمان بەوایان زانی ئەو بۆ وەزع دروست بوو کە ئەو وەزع دروست بوو حاجی برایم هەر لە ماڵی خۆی دانیشت و خزم و کەسوکاریشی قسمێکی لە ماڵی خۆی دانیشت قسمێک لەوانەی کە چوونە ئێران لەوانە خۆ ئافریکا مامەجیم نەچوو ئێران ئەمانە نەچوونە ئێران قسمێکمانەوە کەمانەوە دانیشتن ئەوانەی کە ڕۆشنە باڵی مەکتەبی سیاسی کە چوونەوە ئێران ئەوەی جنابیشت باسی دەکەی دوای هاتنەوەی باڵی مەکتەبی سیاسیە لە هەمەدان و لە ئێران و ئیتیفاقیە لەگەڵ خودی بارزانی و گەڕانەوەیان ئەوەی کە جنابت باسیەکەی دوای ئەوەی کە حاجی برایم چەرمەگا پەیوەندی بە حکومەتی عێراقیەوەکە و لە شۆڕش جیابێتەوە وەکو پێم وتی کە بە ناچاری دوای ئەوەیە کە باڵی مەکتەبی سیاسی دێنەوە و خودی مام جەلال دێتە مەبەستە دەوەیە بەڵێ باشە کاک بەرزان من مەبەستمە بە وردی قسە لەسەر ئەو نیگەرانی حاجی برایمی چەرمەگا و پشتکردنە شۆڕش و خود بکەم کاتێکە چێتە بەغا و پاڵەیە بە حکومەتی عێراقیەوە قسەیەک هەیە لەسەر ئەوەی کە گوایە برادرانی باڵی مەکتەبی سیاسی بە تایبەتتر مام جەلال ئاگادار بووە کە حاجی برایمی چەرمەگا ئەوێ پەیوەندی بە بەغا بکە و ئەچێتە بەغا ئەم قسەیە چەند ڕاستە وەڵڵاهی کاکە فەیسەڵ ئەوەندەی من بزانم و ئەوەندەی ئێمە بیستێتمان و یان زۆر بە دوای ئەوە گەڕابێتین و بەداخەوە خۆزگا زۆر حقایقە بوو لەسەر حیات و ژیانی باوکم جەنابی مام جەلال ئەیزانی بەداخەوە خۆزگا بماتوانێ یا جەنابی بیتوانیان ڕۆژێک لە ڕۆژان شارەتی بەوانە بدایە بەڵام ئەوەندەی کە بەرجووی ئێمە کەوتو یا ئەزانی یا دیراسی ئەەکەین پێم وایە کاک فەیسەڵ شتێک هەبووە لەبەرەوەی ئەگەر شتێک نەبوو بێت چۆن ئەمانەکە لە ئێران گەڕاونەتەوە و دوایەوە کە لەگەڵ بارزانی تێگەشتن و دێنە منتیقی ئێمە یەکسەر پەیوەندی بە حاجی برایمی چەرمەگاوەکەن ینی تۆ ئەگەر بیت وەکو مێژوو وەکو دیراسە سەیری وەزعەکە بکەی
ئەگەر وەکو دیاسەر سەیری بکەی ئەبێ لێکدانەوەی بۆ بکەیت ئەمان لە دوای تێکچوونیان لەگەڵ بارزانی کە دێنە منتیقەی ئێمە فعلەن بارزانی بە دوایان ناگەڕاوە حکوومەتی عێراقیش بە دوایان ناگەڕاوە ئالەبێەوە ئەوانە حاج براهیمە بین و حاج براهیم دیارە حکوومەتی عێراقی بە حاج براهیم ئەڵێ تۆ خەڵکێکت لایە و ئەویش ئەڵێ نەخێر کەسم لا نییە و خودی بارزانیش ئەوەندەی کە من بیستومە لەو خەڵکە بە تەمەنانەی یاوانی کە من بە دوایە گەڕاوم ئەڵێ خودی بەرزانیش زانیوێتی لای حاج براهیم و پەیوەندی بە حاج براهیمەوە کردووە بۆی بەڕاستی ئەمانە تەسلیمی ئەوان بکرێ بەڵام دیارە حاج براهیم پیاوێکی عەشایر بووە پیاوێک بووە دیوەخان و ماڵی هەبوو سەرۆک عەشیرەت بووە قەت ممکن نەبووشتی وا قبوڵ بکە. باشی لێرا پرسیارێک سەرەڵای کاک بەرزان لە تاوی ئەم جەرایانەی کە ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە باسیەکەین تاوی ئەم قۆناغە مێژوویە جیاوازانە و کەسێتی حاجی براهیم و بەشداری ئەو لە شەڕی دەربەنی بازیان و دواتر پشتیوانی کردنی لە شۆڕشی ئەیلول و مەلا مستەفا و لە باڵی مەکتەبی سیاسی و ئەم مێژووە بۆچی پەردەپۆش کراوە یان با بڵێم بۆچی تا ئێستا لە ئەدەبیاتی شۆڕشی کوردیا بە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێشەوە وەک پێویست ئەم مێژووە باز نەکراوە تۆ هۆکارەکەی بەچی ئەزانیت پەیوەندی بەچیەوە هەیە لەسەر ڕۆڵی حاجی براهیم ڕۆڵی حاجی براهیم و ئەو جەرایانەی کە ئەو هێزە چەکداری دەربەنی بازیان و دواتر کە ئەبێتە سەرەتا و دەستپێکی هەڵگیرسانی شۆڕشی چەکداری کورد بەتایبەت شۆڕشی ئەیلول و دواتر شۆڕشی نوێ و وڵی بن کاک فەیسەڵ ئەوە من تەمە موژێک هەیە لەسەر ئەم قۆناغە مێژوویەک وونە لە 16ەوە گوونە تا ساڵی 65 واقعیە و حەقی خۆشێتی خەڵک بە دوایە بگەڕ پرسیارەکەی من ئەمەیە منیش پێم وایە وایە بەڵێ پرسیارەکەی تۆ زۆر جوانە منیش پێم وایە وایە و پێم وایە ئەویش مەبەستی تایبەتی خۆی هەیە و سیاسەتی لە پشتەوەی چۆن ینی تایبەتی و سیاست مەبەست لە چیە ئایا ئەخر مەبەست لە سیاست ئەوەیە تۆ کە باسی 11 نوەکەی هەڵگیرسانی شۆڕشین هین کەسێک نییە تا ئێستا باسی حاجی براهیم بکە واقعی خۆشێتی و ئێمە لە دایان جار لە شوێنان و خەڵکی تریش باسی کردووەکە لە هەرگیرسانی شۆڕشە حاجی براهیم دەوری هەبووە نانەوێ ڕۆڵی ئەو کەسایەتیانە دەربخەن شاردنەوەی ڕۆڵی ئەو کەسایەتیانەیە بەڵام ئەمە بە هەڵەدابردی مێژووە ینی باشە خۆ کاک فەیسەڵ هیوادارم مێژوو لە دوا ڕۆژە مێژوو وەکو خۆی شتەکان بنووسێتەوە پێشم وایە چوی تۆ ئەگەر ملاحەزە بکەیت و یا متابعەت کرد بێت جەنابەت سەیری شۆڕشەکانی پێشتر بە سەدان ساڵ سەیری شۆڕشی فەرەنساکە لە دوای چەندێک میرابۆ کەشف بێت ئەو لە پەرلەمان هەڵەسێ قساکە دژی حکوومەت و دژی چی و کۆمەڵێک تەسریحاتە هات و خەڵک بە وەتەنێت و بۆ ێزانێت دواییشە وە بوو لە قەبرەکە دەریان هێنا و بریان لە ئەوە مێژوو لە دوایە مێژوو پێمانی ڕەحم بە کەس بکە مێژووە قایقەکان حاج براهیم مەگەر باشی کردوێ ئەگە خراپی کردوێ پێمانیە مێژوو باشە تۆ پێ دوایە بە من ئەو پرسیارە لە جەناب بکەم تۆ پێ دوایە لە هیچێکی لە شۆڕشەکانی دنیا شۆڕشی تاکە کەسی ئەنجام درابێ یاخود شۆڕش تاک لایەنە بێت یا ئەوەندەی کە شۆڕش گروپێکی جەماوەری لە خەڵک لە هێزی جیاواز لە گروپی جیاواز لە فکر و ئایدیا جیاواز بەشداری تیاکەن کەواتە بۆچی ڕۆڵی هەندێک ئەشارێتەوە و ڕۆڵی هەندێک باریزە کرێت وەڵاهی جا ئەوە ئەکەوێتە سەر کەسایەتی ئەو کەسایەتە سیاسیانەی کە لەو ئەحزاب و لەو حیزبا بەڕاستی ئەو حیزبە بەڕێوە بن تۆ لە لێدوانێکی ڕۆژنامەوەنی ئاماژەت بۆ کردووە کە سەرەتا و دەستپێکی شۆڕشەکانی کورد هەمیشە لەسەر دەستی عەشایەرەکان بوو لەسەر پشتی ئەوان ڕاست بۆتەوە شۆڕش لەسەر دەستی ئەوان کراوە ئەنجام درراوە بەڵام دوجارە حیزب و خوێنەوارەکانی حیزب دەستیان بەسەر شۆڕشاگرت و لە کاتێکە ئەوان لە دوورەوە سەیری ڕووداوەکانیان کردو بەڵێ واقعیە تۆ بەبەستت لەم قسەیە ئەوە بۆ کە بەڕاستی ئەوە خەڵکی عەشایر بۆ کە شۆڕشی هەڵگیرسان و یاخود نخبە و خوێنەوارەکانی ناو حیزب نەخێر من پێشتر باسم کرد بەڵێ تۆ کە لە شەڕی دەربەن و باسمان کە هەمووی خەڵکی عەشایر و خۆ خەڵکی خوێنەواریان لەگەڵ نەبوو بەڵێ ئیتر شۆڕشەکە بە باش یا بە خراپ هەڵگیرسا و خەڵکی عەشایر کردی و خەڵکی عەشایر پاڵ هاتنە کۆڕی خەبات و مەیدان و دوای خوێنەوارەکان هاتن و دەستیان کرد بە سەروەزعەکا و ئەو بۆ حیزب تەنزیماتی خۆی تیا کرد ئەوە خۆ ئاشکرایە کاکە فەیسەڵ ئەی ناتوانین حاشا لەوە بکەین باشە با بچینە سەر قۆناغی چوونی حاجی براهیمی چەرمەگا بۆ لای حکوومەتی عێراقی و هەڵدانی بە ڕژیمی ئەو کاتی بەخاوە ئایا ئەم پیاوە لەسەر چ بنەمایەک پەیوەندی لەگەڵ حکوومەتی ئەو کاتی عێراقی دروست کرد و پشتی لە شۆڕشی کورد کرد لە کاتێکا کە سەر و ماڵ و جانی خۆی لە پێناوی ئەو شۆڕشە
بەخشی و دواتر جێی هێشت. ئایا ڕۆژێک لە ڕۆژان حاجی ئیبراهیمی چەرمەگا ئەم پێگەی خۆی لە ناو حکومەتی عێراقیا بەکارهێناوە بۆی دژایەتی کوردی یا شۆڕشی کوردی پێ بکات؟ بە دڵنیاییەوە کاک فەیسەڵ حەزەکەم بۆ واقعە حاجی ئیبراهیم کە پەیوەندی کرد بە حکومەتی عێراقیەوە لەو ڕۆژگارە و کە لە پارتیش و لە بارزانیش عاجز ببوو لە ئیزگەی بەغا مقابلەیان کرد. زۆر جوولانیان زۆر پەحاولیان لەگەڵاکە بۆ تەنیا جارێکیش نەبە خراپە باسی بەرزانی کردن باسی شۆڕشەکەی کرد. زۆر هەوڵیاندا ینی حاجی ئیبراهیم پێیان نەبوو کە بۆ مەسائلی شخصی خۆی بێ. زۆر محاولیان لەگەڵا کرد قسە بە بەرزانی بڵێ نەیوت و لەسەر ئەو بنەمای جەنابەت کە باسیەکەی کاڵی پێگەی خۆی ئەبەدەن حاجی ئیبراهیم ئەو اتفاقی کە لەگەڵ حکومەتی عێراقی کردی وەکو پێم وتی کە بە ناچاری پەیوەندی کرد بە حکومەتی عێراقیەوە و قسەکردنی لەگەڵ حکومەتی عێراقی و بۆ پاراستنی سنوور و منتقەکانی خۆی. ئەگەر تەماشا بکەین یان بۆ وازعەکان بچینەوە هەچی سنووری ئەو منتقانەی ئێمەیە هەم لە منتقەی سوورداشتە سەرچنارە دۆڵەڕوتە بازیانە بە هەزاران گوندی تایە لەو سنوورە. حاجی ئیبراهیم پاراستوێتی ئەبەدەن نەیهێشتووە نەدەیەک پسووتێ و نەدەیەک تاڵان بکرێت و تعدا لە هیچ کەسێک بکرێت لەسەر ئەو بنەمای لەگەڵ حکومەتی عێراقی ڕێکەوتووە. هەتا ئەو ئەگەر بە هەڵەدا نەچم لە دوای ساڵی 65 هێزێکی گەورەی حکومەتی عێراقی و خەڵکی عەشایری عەرەب هاتوون لە سنووری منتقەی بازیان و ئەو سنوورانەی ئێمە بۆی ماڵی خەڵک تاڵان بکەن. حاجی ئیبراهیم بۆ خودی خۆی چووە پێشی لێگرتون و لە منتقەی بازیانە پەلاماری بە خودی خۆی پەلاماری دەمانچەی یا و دەمانچەی لە قایدەکاڵ کێشاو توێتیە کوژم من بۆیە چەکم هەڵگرتووە لەگە حکومەتی عێراقی اتفاقم کردووە بۆی بتوانم سنوور و منتقەکانی خۆم بپارێزم. یعنی حاجی ئیبراهیم دژی شۆڕش نەبووە. من وەکو پێم وتی حاجی ئیبراهیم بە ناچاری ئەجینا حاجی ئیبراهیم بەدەیان خەڵکی لەو سەردەما کاکە فەیسەڵ بەدەیان خەڵکی پێشمەرگەی پارتی گیراوە حاجی ئیبراهیم تەسمیری حکومەتی عێراقی نەکردووە بەعکسەوە بەری داوە و پێش ئەوەی کە حاجی ئیبراهیمی چەرمەگاکە لەو ساتە وەختەی پەیوەندێکا بە حکومەتی عێراقیەوە چەند کەسێک بزەبت ناوەکانیان بەداخەوە لەبەردەستمان نییە حکومی ئەدامیان هەبووە. حاجی ئیبراهیم اتفاقی لەگەڵ حکومەتی عێراقی کردووە بۆ یەکسەر ئەوانە بەربن. لەسەر چ بنەمایەک حاجی ئیبراهیم ئەوەندە قسە ڕۆشتوو بوو لە نێو حکومەتی باسا کە توانیوێتی خەڵک لە ژێرپەتی سێدارە دەربێنێ و ئەفسەرە کوردەکان بخاتە ناو سوپای عێراقی و پلە و پۆسیان بۆ وەربگرێ و دواتر مانەوەی ئەم پیاوە لە بەغا هەروە سادە بووە بۆ حکومەتێکی وەکو کاتی بەغا مانەوەی کەی لە بەغا تا ساتە وەختی کۆچی دوایی حاجی ئیبراهیم لە بەغا ئەمێنێتەوە. حاجی ئیبراهیم لە دوای ساڵی هەفتام فۆزاتی ساڵی هەفتا چوە بڵێ مەبەسم بەر لە 11 ئازار ئەم پیاوە کە پەیوەندی بە حکومەتی عێراقیەوەکە لەسەر چ بنەمایەک دۆستایەتی لەگەڵ حکومەت دروستەکە؟ ئایا حکومەت هیچ مەرج و داواکاریشی لەم پیاوە نەبووە بەرامبەر بەوەی کە پێی بەخشن؟ نا حکومەت هیچ مەرجێکی نەبوو. حکومەت مەرجی ئەوەی هەبوو کە سنوور و منتقەکانی خۆی پارێزراو بێ و بپارێزی. و ئەمیش مەبەستی ئەوە بوو. من وەکو پێم وتی نەخێر هیچ هینێکی نەبووە لە نەبووە لەسەر حاجی ئیبراهیم. باشە دوای ئەوەی کە ئەچێتە بەغا پێم وابێ خوای لە خۆش و بەلا مستەفا و پارتی چەند جارێک هەوڵێن بۆ ئەوەی کە بهێنەوە بە کوردستان و بگەڕێتەوە بە کوردستان. پێم وابێ چەند کەسایەتێکی دارلەوانە فاخیر مەرگە سووری و عەلی کەمال ئەنێرن بە دوایە بۆی بگەڕێتەوە. بۆچی باوکت ناگرێتەوە لەو کاتەیە؟ ئەوە کاک فەیسەڵ ئەوە وەکو پێشم وتی پێشتر باسم کرد ئەوە دوای مفاوەزاتی ساڵی هەفتایە. نایمە باسی ئەومان نەکردو من ئێستا باسی ئەوەکەم کە فاخیر مەرگە سووری و عەلی کەمال ئەو کاتەی کە حاجی ئیبراهیم پەیوەندێکا بە حکومەتی عێراقی و حاجی ئیبراهیم لە 65 پەیوەندی بە حکومەتی عێراقی و دوایی لە 66 باڵی مەکتەبی سیاسی ئەگەڕێنەوە کە لە ڕێی حاجی ئیبراهیمە و پەیوەندی بە حکومەتی عێراقی وەکرێ ئەوە دوای ئەو حداسانەیە ئەوەی حاجی ئیبراهیم کە جەنابەت باسیەکەی دوای مفاوەزاتی ساڵی هەفتایە. بەڵێ من مەبەستم نییە دوای ئەوەیە مەبەستم ئەوەیە کاتێک ئەم پیاوە ئەنێرن بە دوای بۆی بگەڕێتەوە بۆچی ناگەڕێتەوە؟ بەڵێ حاجی ئیبراهیم کە لە ساڵی هەفتا چووە بەغا دانیشت و نەفیکرا ئەوە کە مفاوەزات بوو حاجی ئیبراهیم کە ئەوان نەچووە لای سەردانی بەرزانی نەکرد یەکێک بوو لەو کەسانە کە چووە بەغا دانیشت نەفیان کرد
سەر ئەوەساسە و خوافی کە شێغلەتیف و مەبەستان لە شێغلەتیفی حەفیدە بەڵێ ئەویش چوو دوایە بەڵێ ئەویش چوو قسەی لەگەڵا کرد قبولی ئەوەی نەکرد کە بچێوتی بەڕاستی من لە سەردەمانێکا جیابوومەتەوە لە سەردەمانێکا کە من هێز و توانام هەبوو ئەوش هێز و توانای هەبوو من بەڕاستی تەنازولم نەکردووە ئێستا من ئەو باڵا دەستەوە من ئێستا وەزم ئاوایە من تەنازول ناکەم حەزبیان پیاوێک بوو بەڕاستی لە کۆمەڵشتا حەزبیان پیاوێکی سەرچێژ بوو هەموو حسابێکی ناکرد کاک فەیسەڵ بەداخەوە جاری وایە مێژوو ئەشێوێنرێ باشە کاک بەرزان لە دوای بەیاننامەی 11 ئازاری 1970 پارتی بە جۆرێک لە جۆرەکان گەشەی کردەوە بۆی کە حکومت بە جۆرێک لە جۆرەکان دانی بە نیمچە ئۆتۆنۆمیەکی بە کوردانا و ئەو کاتی مجوولێک لە نێو شۆڕشی ئەیلول و پارتیا دروست بوویەوە بۆچی لەو دەمەیە حاجی ئیبراهیم هیچ هەڵوێستێکی نەبوو ساڵی چەند بەیاننامەی 11 ئازاری 1970 بەرامبەر بە کورد بەڵێ من پێشتر باسم کرد کاک فێسەڵ حاجی ئیبراهیم یەک قەنەعەتیە بوو حاجی ئیبراهیم دژی کورد نەبوو حاجی ئیبراهیم دڵگران بوو وتم حاجی ئیبراهیم بە ناچاری وایان لێکرد پاڵدا بە حکومەتی عێراقیەوە چونکە من وەکو باسم کرد حاجی ئیبراهیم بەدەیان کەسی ناو پارتی گیراوە بۆ نمونە توانی ناویشتان پێ بڵێن لەوانە خاڵە حاجی کە پیانەوە هەواڵ جوجەرە لە ماڵی ئێمە سجن بووە حاجی ئیبراهیم خزمەتیشی کردو دوای بەرشی داوە پێشمەرگەی فارزباوە لە ماڵی ئێمە گیراوە کە خۆیان هاتوونە حاجی ئیبراهیم متەقان لە حاجی ئیبراهیم کردووە شەڕیان لەگە حاجی ئیبراهیم گرتوێتی لە ماڵی خۆی خزمەتی کردو و قاغەزیشی بۆ نادۆ بۆ فارزباوە بەرشی داوە حاجی ئیبراهیم دژی کورد نەبووە حاجی ئیبراهیم عاجز کراوە لەسەر مەسەلەیەک عاجز بۆ لە شۆڕش و هاتووە پاڵی یاوە بە حکومەتی عێراقیەوە بۆ تاکە جارێکی حاجی ئیبراهیم نەهاتووە کوڕێکی کورد دێیەکی کورد کەسێکی کورد یا بگرێ یا بکوژێ یا بە سجنکردنی بە تاکە کەسێک بێ لە کوردستانە بڵێ من حاجی ئیبراهیم گرتمیوە کوشتیە تاکە کەسێک دەیەک بێ بڵێ حاجی ئیبراهیم دیەکەی منی سووتان نا ئەبەدەن بەڵام نەچوونی ئەو پاڵپشتدانی ئەوە حاجی ئیبراهیم بە تەنازولی ئەزانی وەکو پێشتر بازم کە حاجی ئیبراهیم پیاوێک بووە من مۆزوعەوە نییە من باوکی منم باسیەکەم تاریخەیە مێژوو هەیە حاجی ئیبراهیم پیا و ملی نەداوە ئەو لەوە دڵگرانە کەسێک بووە بە توانای خۆی بە پارەی خۆی بە خزم کە سوکاری خۆی بێتە مەدانی شۆڕش و خەبات و دوایی بە وەزعی لەگەڵا بکرێ و دڵگرانی بکرێ ئامادە نەبوو تەنازل بکە کەواتە تۆ ئەتەوێ باز لە بێوەفایی شۆڕشی کورد بکەیت لەو دەمەیە بەرامبەر بە باوکت باشە ئەوترێت ئێوە چەکتانیاوە بە مامەڕی شەو بە هەندێک لە برادرانی کۆمەڵی ڕاژدەران لەو ڕۆژگارەیە وەکو بنەماڵی حاجی ئیبراهیم ئەوە دوایی مردنی باوکمە بەڵێ مەبەستم باوکت نییە مەبەستم هەڵوێستی بنەماڵەکەی ئێوەیە سەبارەت بە شۆڕشی نوێ و هاوکاریکردنی کۆمەڵی ڕاژدەران و ئێمە دەنگۆیەکەیە کە ئێوە چەکتان بە مامەڕی شەیاوە لەو ڕۆژگارەیە چەکی خۆتان پێداوە کە بەشداری شۆڕشی پێکردووە ئێوە هاوکاری و چەکتانیا بە برادرانی کۆمەڵی ڕاژدەران ئەمە چەند ڕاستە بەڵێ ئەوە ئێمە وەکو کوڕی حاجی ئیبراهیم لە دوای هەرسی شۆڕش و لە دوای دروستبوونەوەی جارێکی تر شۆڕشی نوێ ئێمە هاتینەوە کۆڕی خەبات بۆ ئەوەی وەکو ئەو خەڵکانەی تر پاڵپشت بە میلەتەکەی خۆمان هاتینەوە کۆڕی خەبات بەڵێ لەو سەردەمەیە کە سەرەتای شۆڕ بوو شۆڕش هەڵگیرساوە ئێمە هاوکاری شۆڕشمان کردووە و وا کاک دارای ئیبراهیم چاک کلاشکۆفی لەو سەردەما کە چەک نەبووە داوێتی بە شەید ئارام بە شادی کاک مەلا بەختیاریش خۆی احتراف بەوە کاکە بەڵگە و سەمسەکات هەیە و خودی ئەو چەکەی کە بە کاک ئارامیش بووە کە لەو سەردەما شەهید بووە مەبەستان ئارام شا سوارە بەڵێ ئەو چەکە چەکی ئێمە بۆ من خۆم کاک ئارامم دیوە هەر کار چەکیش نەبووە کاک فەیسەڵ لەو سەردەما ئێمە ئاگاداری زۆربەی ڕێخستنەکانی کۆمەڵە بوون چونکی شەید ینی دکتۆر کەریمی برام لە ساڵی هەفتاکانەوە 72 پەیوەندی لەگە کۆمەڵی ڕەنزەرانی کوردستانە هەبووە ئێمە لەو خەڵکانەی کە هاتوونەتە ماڵی ئێمە و لە ماڵی ئێمە ئیشی ڕێخستن و کۆمەڵیان کردووە بڵێ وایە شەید مەلا عەلی لە ماڵی ئێمە بۆ لەگەڵ خودی خۆم من بۆ دەیان شوێن خۆم چوون لەگەڵ یا و هاوکاریمان کردو و کاری ڕێخستنی زۆر سپاس کاک بەرزان ئیبراهیم نووسەر و شارەزا لە بواری هێزی چەکداری دەربەنی بازیان و ژیان و کەسێتی حاجی ئیبراهیمی چەرمەگا و کوڕی حاجی ئیبراهیمی چەرمەگا سپاس بۆ بەشداری و زانیاریت بەرنامەکە کۆتایی پێدێنین هەوڵین لە ئەڵلقەکانی داهاتوو تەوەرەکانی داهاتووە درێژە بە قسەکانمان بین
خۆشەویستان ئەڵلقەی یەکەمی دیدارەکەمان لەگەڵ کاک بەرزانی حاجی برایمی چەرمەگا کۆتایی دێت تا ئەڵلقەی داهات و تاواکردنی تەوەرەکان و بەشی دومی بەرنامەکە بە خواتان سپێنین خواتان لەگەڵ زۆر سپاس کاک بەرزانی. باز بۆ خۆش.